يعني ئافرەت بە تەبیعەتی خۆی يعني حەزی لە کردداری خراپ نییە بەڵام ئیلا شتێک هەیە وای لێ ئەکات یان ئیجباریان کردیا یان فێریان کردیا یان زەختێکیان لێ کردیا یان زۆر جاری واشە بووە لەبەر ڕەزیلی مێردەکەی هەستا لە شرۆشی کردووە. یعنی نمونەکتان بۆ بینەوە کچێکی لە ئەڵمانیا مەشهور بە ویشەی خۆی ناوی لیزا میولەیە. ئەو کچە لەبەر پارە طبعا زان مردیان نییە کەس نێ نەفەقەی بچێشی هەرە بە ئیش بکات باشترین ئیشی وتی مادەم لەش فرۆشی یەکەم بۆی کە پارەیەکەم دەست بکەوێ لە تەمەنی 18 ساڵی بە حەز و ئارەزوی خۆی دەستی بە لەش فرۆشی کرد. بەڵام دوای 2 ساڵ کە بوو بە 20 ساڵ لەو 2 ساڵیدا تووشی نەخۆشی نەفسی بوو. تووشی نەخۆشی نەفسی بوو بەوەی کە کاری لەش فرۆشی کردی لەبەر چی؟ لەبەرەوەی تەبیعەتی خۆی یعنی تەبیعەتی مرۆڤ لەش فرۆش نییە ئیلا ناچاریەک وای لێ کردو کە لەش فرۆشی بکە. یعنی هەرچی لەش فرۆشێ وەڵڵی هەرچی ئەوانێک لە بازاڕەکان ئەیبینن وەڵڵی هیچیان بە حەز و ئارەزوی خۆیان ناکەن ئیلا شتێک هەیە لە سەریاندا وەکو لە بەرنامەیەکە پێشکەشم کردیە کە مافیایەکانن هیناویان لەوێ ئیشان پێکەن شەو و ڕۆژ لەوێ ئەخەون بە حەشیش و دەرمان ئەوانەی کە لەناو جامخانەکاندان بە حەشیش و دەرمان سەرخۆشیانەکەن ئاگایان لە خۆیان نییە ئەبێ ڕۆژانە نزیکەی دا هەتا 20 نەفەر لایەنی کەم بەڕێ بکەن. یعنی چ شتێک تەحمولی ئەو شتێکە چ مرۆڤێکی ئەوەندە حەزەی هەبێ ڕۆژانە 20 جار دووبارە بکاتەوە بەیانی دووبارە کاتەوە. یعنی ئەگەر ئینسان زۆر برسیبی حەزی لە کەبابێکە بۆ نمونە لە برنج و گۆشتێکە بەڵام کە خواردی نیو سەعات کردیسان لە پێشی دانێەوە ناخوا پێی ناخورێ لە کاتێکە پێش ئەو نیو سەعاتە وەکو با بڵێن دەڕاستە هەڵی ئەنووشی و ئەی خوارد بەڵام ئێستا کە حەزی بوو ناچێتەوە هەموو حەزەکانی مرۆڤ هەر ئەو هالەیە ناتوانین ئەگە زۆر دووبارێکەوە ناتوانین سێبارێکەوە زۆر سێبارێکی ناتوانین چواربارێک بکەوە کەواتە نە ئافرەت نە پیا ئەو حەزێ ئەوەندە دووبارە نابێتەوە لە ڕۆژێکە ئەوانە هەموو لەش فرۆشیان پێکرایە بەڵام ئەو لیزا میولەیە بە حەزی خۆی کاتێککە پارەی پێویست بۆ لەش فرۆشی کردووە لەگەڵ ئەوەشدا تووشی نەخۆشی نەفسی بووە بۆیەشە لە چەند جار ویستیتی خۆی بکوژێ دوای کتێبەکی نووسیە ئەڵێ ئەو کتێبە باس جیاننامەی خۆی کە ئەو 2 ساڵەی کە چۆن لەش فرۆشی کردووە ئەو کتێباڵێ تۆزە لە غەمەکانی کەم کردنەوە بۆی کە ئەوەی لە دڵمدا هەبوو هەڵم ڕێشتۆ لەو کتێبەیدا. کتێبەکەشی بە ناوی چییە؟ نێم میش بێت چال میش چەشتۆر میش بم بە پارەم بدێ لە ناوم ببە. ئەو کتێبەکەی بە ناوی ئەوەیە کتێبەکەی ڕەشە بە سووریشی نووسیە یعنی کتێبی ڕەش دیارە یعنی شتێکی خراپی تێدایە وەڕسمێکی خۆشی لێداوە بە غەمباری لە گۆگل لێ ئەتان داتی بۆچی ئەو کتێبەی نووسیە لەوەی کە بزانیت چەندە کارێکی قێزەونە بە حەز و ئارەزویش خۆی کردیتی نەک بە زوڵم لیان نەکردووە بەس بە پارە کردوێتی چێوە بۆچی وای لات ئەو کچە ئەو لەش فرۆشیە بکات لەبەر نەبوونی لەبەر پارە نەک لەبەر حەز و ئارەزوی خۆیان و بۆی ئەژڵێت یەکی لە نەخۆشیەکان کە تووشی بووینە ئەلێ وەسوەسەیە وەسوەسەی قالب پیسیمان یعنی لەگەتی چەند خۆمان ئەشۆین یعنی کە ئیسا وشەیەکات ئەلێ هەستەکات خاوێن نابێتەوە ببیدێتەوە ئەوەندە کەس دەستی لێداوە ئەوەندە کەس ئەو وەرجێڕی پێ کردووە ئەلێ هەستەکەین یعنی کە ئەو ئافر ئەو پیاوە ئەو ئەو جۆرە و ئەو بۆنە و ئەو هەیکەلە و ئەو جۆرە لە لای بووە ئەلێ چەند خۆمان ئەشۆین هەستەکەین خاوێن نابینەوە جگە لەوەش ئەڵێ وەکو مرۆڤێکی وەکو گۆشتێکی بۆگەنی خۆمان دێتە بەرچاوی لەبەر هەرچی هاتوو دەستی لێداوە هەرچی هاتووە کاری خۆی لەگەڵدا کردووە ئەلێ ئەمە لە ڕووی دەروونەوە شکاوین لە ڕووی جەستەییەوە شکاوین یعنی ئەلێ چاک نابینەوە کێشەکەمان لەو دێ ئەلێ حتا یعنی یەکێ دەروونناسەکان باسێکە ئەگوت حتا وانە دێ ڕیچیان لە هەموو گیان لەبەرێکی نێرینە ئەبێتەوە هەرچی گیان هەتا حیواناتی نێرینە هەرچی تێر و تاڵی نێرینە هەیە ڕیچیان لێ بێتەوە بۆ چونکە بێزار بوون لە وەزعیدا ئەمە لە پێناوی چیدا دروست بە خۆشەویستەکان لەبەر ئەوەی پارەوەی لێ کردووە جا خۆت بینە جا بۆیشە ئەفەرین باشترین پارە بەکاربێنن کە بتانوی خێری پێ بکەن مستحق بێتن خێزانەکەی خۆتە بۆی کە شیرازەی خێزان تێک نەچی یعنی چەند دیزە وەڵڵی پرسیار لەوە کراوە بۆم هەیە پارە لە مێردەکەم ببەم بۆم هەیە پارە لە مێردەکەم بۆ لەبەر ئەوەی مێردەکەی ڕەزیلە هەمزار ڕەزیلی وای لێ کردووە کە ئەو ئافرەتە ئەگەر بیر لە لەشفرۆشی نەکاتەوە بەڵام بیر لە دزینی پارە بکە لە مێردەکەیە لە ئەنجامی چی لەبەرەوەی ئەو ئافرەتە کە نەفەقەی لەسەر مێردەکەیتی لە نەفەقەکەیە ڕەزیلی یەکات